لەو وێنانەدا زیاتر ژیانی خەڵکی دەخەینە ڕوو لەسەر شەقامەکان و منیش کە بەم وێنەیە بەشداریم کردووە وێنەکەم ڕەشوسپیە چونکە بابەتی وێنەکەم زیاتر ڕەشوسپی تێدا بوو ڕنگدانەوەی ڕووناکیەکان وێنەکەشم لەناو بازاڕی هەولێر گیراوە. مەبەست vê pîşangehê pîşandana karê rojana û çîrokê rojaneyê cadêt me li hemî bajêrê Kurdistanê me jî wekî ez wekî pişikdarek ji wan pişikdara li Duhokê me min hewl dan ku biçime cihên ku çîrokê wastiyan û mandîbûna وان کسی دان عمر هکو کارت کم در بخم لە مراسیمیکردنەوەی ئەم پارکەدا بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین ئەمە هەوڵێکی زۆر باشە بۆەوەی کە خاوەن پێداویستی تایبەت بێتە ناو کۆمەڵگەوە ئەمە ڕێکخراوی کە ئەندامانی هەڵبژێکم جاری نییە چەند جاری تری شەوڵی لەو شێوەیەدا بەڕاستی زۆر سوپاسیانەکەیم کردنەوەی ئەم جۆرە پارکانە لە هەموو شوێنەکە زۆر گرنگە بۆ هەموو خاوەن پێداویستی تایبەت چونکە ئەگەر ئەم پارکان نەبووە لەوانەیە ئێمە هەر لە ماڵەوە دانیشتی باینە نەمانتوانی بێنە دەرەوە بەڕاستی زۆر سوپاسیانەکەین. ئێمە وەکو کەسانی خاوەن پێداویست دایم هەوڵێین کەسەکان گیانەکەینەوە لە کۆمەلگا بیان هێنینەوە ناو کۆمەلگا چەندین کورسی تێدایە کەسە خاوەن پێداویستەکە ئەچێ بە عارەبانەکەیەوە لە بینی دوو کەسەکانی کا دانیشە و هەست بەوە ناکە کە کەسێکی خاوەن پێداویستەکە و لەنا ئەوشدا هەساوین بە دروستکردنی 6 شوێن بۆ زراعەتکردن بۆ ئەوەی کە بۆ 6 ماڵ لێرە سییانیان کەسانی خاوەن پێداویستی لێرەوە ئەو کەسە خاوەن پێداویستە بە تایبەتی دراوسەکان بۆ ئەم گەڕەکە سەوزە میوە بۆ نمونە بامیە کردووە بیبەری کردووە. ئێمە هەڵسان بەکردنەوەی چەند خولێک لە ماوەی ڕابردوو لە خولی نەخوێندەواری خولی سەرتاشین بۆ پیاوان خولی درومان ئامانجمان تەنها ئەوە بوو کە بتوانین کۆمەڵە خەڵکێک کۆمەڵە گەنج و لاوێک بخەینە سەرکار و کە بتوانن لە داهاتوودا بژێوی ژیانی خۆن و خۆیان و خانەوادەکانیان جێبەجێ بکەن ئینشاءڵڵا. دەستخۆشی لە خۆلی نێودەوڵەتیت پێشمەرگە دەکەم کە ئەو خۆلێ بوومە دابین کرد خۆلێ خەیاتی ئافرەتانە زۆرتر دەستخۆشی مامۆستاکان دەکەم کە زۆر هاوکار بوون لەگەڵمان ئەو شتێکی لەو خولە فێر بووین لە ئایندەدا بە خۆمان بەکار بینین و بتوانین مەسەڵەن بژێ ژیانی خۆمان دابین بکەین.